بۆ ئەو فێرخواز و کەسانەی کە حەزەکەن لە نێو کۆلێژی هونەر بە تایبەتیش لە بواری فیلمسازیا بخوێنن، دیارە کەسانێکن کە فێرخوازن و حەزیان بەم بەشەیە بەڵام هیچ باگراوندێکیان نییە بۆ ئەوەی کە بتوانن لەنێو ئەم بەشەیە بتوانن خوێندنی خۆیان درێژە پێبن. لە ئێستای خولێکی تایبەت بۆ فێرخوازانی بواری فیلمسازی ئەکرێتەوە و کارێکی نوێ ئەبێت بۆ کەسانی کە بتوانن لەم بەشە بخوێن و دواتریش لە بواری فیلمسازیا بتوانن خزمەت بکەن. بەشی هونەری سینەمای سلێمانی بە مەبەستی ڕاهێنان و ئامادەکردنی ئەو فێرخوازانەی ئارەزوی خوێندن لە کۆلێژی هونەر بواری فیلمسازی دەکەن. خولێکی تایبەتی لەو بوارەدا بۆ کردەوە کە تێیدا بەسەرپەرشتی مامۆستایانی هونەر نوێترین تەکنیک و فۆرمەکانی فیلمسازی سەردەم خرانە ڕوو. دووبارە بڕیاری ئەوە ماوە کە جارێکی تر بچمەوە کۆلێژی هونەری سینەما لە ئێستا خولێک کراوەتەوە لە بەڕێوەبەرایەتی هونەری سینەما بۆ ئەو کەسانی کە دووبارە فێرخوازن یان یاخودەیانەوێ تەقدیمی کۆلێژی هونەری سینەما بکەن. بەڕاستی وەکوەوەی کە یەکەم جار ئەم خولاکرێتەوە بەشێکی بە شێوەیەکی زۆر باش خەڵک ئیسفادەی لێکە و فێرخوازانی کە یانەوێ بچنە و کۆلێژە بەرچاوڕوونیەکە بۆ ئەوان کە لە بیدایەتەوە هەمانە تەلەبەی پۆلی شەشە ئەو بەرچاوڕوونی نییە بەرامبەر ئەو هونەرە و هونەری بەعام هونەری سینەما هونەری نوعدن وەکو فێرخواز ئێمە زۆر زۆرمانوێە ئەو نەوعە کولانە بە شێوەیەکی باش هەبێ بۆ فێرخوازانی کە تەقدیمەکەن، چونکە ئێمە بۆ ئێمە بەرچاوڕوونیە بەرامبەرەوەی کە یەکێکەوەی کە نەتوانێت یاخود بەرچاوێکی شتەکان بە تەواوەتی نەزانێت، بەڵام بۆ ئێمە ئامادەمانەکە تەواو بە شێوەیەکی باش ئامادەمانەکە بۆ تەقدیمکردنی کۆلێژ. بە پێویستمانزانی ئێمە خولێک بکەینەوە بۆ ئەو فێرخوازانەی کە تەقدیمی کۆلێژی هونەرە جوانەکانی سلێمانیان کردووە بەشی فیلمسازی. ئامانج لەم خولەی ئێمە بەرچاوڕوونیەکە یاخود پێدانی زانیاری گشتیە بۆ ئەو خوێندکارانە کە بەنیازن تەقدیمی کۆلێژی هونەر بکەن بەشی فیلمسازی. لەم خولەیە چەند مامۆستایەک وانە ئەڵێنەوە کە یەکیشیان خۆمم وانەکان لەسەر سیناریۆیە، لەسەر نواندنە، لەسەر مێژووی سینەمایە. بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە ئێمە زانیاری لەسەر سینەما بین بە خوێندکارەکان بۆ ئەوەی کە لە کاتی مقابلەیە بەرچاویان ڕوون بێت. ئەم خولەی کە وەک پێشتر ئاماژەم پێیان بەشی سینەمای سلێمانیەوە کراوەتەوە بێ بەرامبەرە بۆ خوێندکاران. خولەکە ئەمڕۆ دەستی پێکردووە، ڕۆژی یەکشەمە تا پێنجشەمەش بەردەوامە بێت. هەر خوێندکارێکی کەش بیەوێت ئەتوانێت پەیوەندیمان پێ بکات و بەشداری لە خولەکەیە بکات.